ئەمڕۆ ڕۆژی گەشت و گوزار بوو بەو بۆنەیەوە بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی کۆنسێرتێکی لە هەواری شار ڕێخستووە. من ئەچمە لای شاناز ئامر بەلگران بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی شاناز ساگەر فەرموویتێرە ئەم ڕۆژەیە چی بوو کە ڕێکتان خست و تا چەندی خەڵک بەشداری کردووە. سڵاوتان لێبێ ئەمڕۆ یادی جیهانی گەشت و گوزارە بەڕاستی بۆ ئەم بۆنەیەش ئێمە ئەمانە دوو چالاکیمان هەبوو چالاکێک لە دوانزەیمان بۆ خەڵکانی شاری سلێمانی و خێزانەکانی سلێمانی زۆر بەسەرکەوتوی ئەنجام درا بەڵام ئەمڕۆ 27 خۆی یادەکەیە ئەمڕۆ فراوانترە و بێمان خۆش بوو کە داوەتی هونەرمەندانی بیانی و ناخۆیی بکەین بۆ ئەوەی گەشتیارێکی زیاتر ڕابکێشین لە دەرەوەی سلێمانی و هەرێم و عێراقیش و گەشتیارانمان زیاد بکەین بەمەش ئێمە پەرەین بە کەرتی گەشت و گوزار ئەوەش بەڕاستی کاریگەریەکی ئەرینیە بێت لەسەر ئابووریمان و زیادکردنی دەستی کار و هەلی کاریش زیاتر ئەرەخسێنێ. شاناسان ئێوە چۆن ئەوە ئەکەن کە لە هەموو وەرزەکانە ئەم کۆنسێرتانە بوونی هەبێ بۆی گەشتیاری زۆر ڕابکێشن بۆ ئێرە. بەڕاستی کوردستان هەموو وەرزەکانی جوانە هەموو وەرزەکانی گەشتیاریە ئێمەش ئەبێ پلانێکمان هەبێت کام ئیڤێنتانە سابت بکرێ لەو ڕۆژانەیە هەموو ساڵێک کارەکەین لەسەرەوەی کە ڕۆژی جیهانی گەشت و گوزار یاد بکرێتەوە ئیتر بە کۆنسێرتێکی هونەری بێ یان هەر کۆنسێرتێکی کە بێت کە جیاواز بێ و چالاکێکی جوانترمان هەبێت. چیەکەن بۆ وەرزی زستان و بۆ بەفربارین لەو حاڵەتانەیە چیەکەن؟ سێرکە خەڵک ئیستا زۆر حەزی لە چالاکی وەرزشیە یەکێک لەو چالاکی وەرزشیە دیارانەی کە هەشمانە چالاکی خلێسکێنەی سەر بەفرە سروشتەکەمان جوانە بەفرمان هەیە کارەکەین لەسەرەوەی کە گەشتیار زیاد بکەین بۆی ئەم سروشتە جوانە بەکار بێت بۆ خلیسکێنەی سەر بەفر. سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کایبینن هاوڵاتێکی زۆر ئێستا لە پارکی ئەواری شارە بە بەشداری هەرێکە لە هونەرمەندە حەمید هیراد و عەلی جاسم کۆنسێرتێک بۆ شاری سلێمانی و بۆ گەشتیاران ساز کراوە بۆی کە گوێبیستی سەرچەم ئەو گۆرانیانە بن بۆ هونەرمەندە دڵخوازەکانی خۆیان.